خاتو شەرمێن وەلی یەکێک لە قەڵەمە جوانەکانی نێودینەی ئەدەبیات و شەعر و هەروەها مامۆستای زانکۆ. ئەمڕۆ پێڕست لە شاری هەولێرە پێکەوە ئەبینە میوانی کتێبخانەی ئەم نووسەرە و هەروەها ئەم مامۆستای زانکۆیە. خاتو شەرمێنیان سڵاوت لێبێم کاتت باش بێ. سڵاوتان لێبێ. زۆر زۆر بەخێر بێ دەرم خان. زۆر سپاس بۆ تۆ. ساتی جوان بەخێر بێ بۆ ماڵەکە. زۆر سپاس بۆ تۆ. اینجا پێم خۆشە سەرەتا بزانم ئەم کتێبخانەیە چەندەمین کتێبخانەتە؟ چەندەمین کتێبخانەمە. من لە دایک نەبووم، ماڵمان لە گەڕێکێکا بووە، هەتا زەواجیشم کرد دایک وەکم حالیانیش هەر لەوێن، لەبەرەوە یەک کتێبخانەم هەبوو بەر لەوەی زەواجکەم، بەر لەوەی هاوسەرگیری بکەم بە هاوبەشی لەگەڵ برایەکەم کە لە خۆم گەورەتر خوێنەر بوو و ئاشینووسی، لەگەڵ ئەوە بە مشتەرەکی ئەم کتێبخانەیەکمان هەبوو. دوای ئەوەی کە هاوسەرگیریم کرد کتێبخانەم دانا لەگەڵ هاوسەرەکەم بەیەکەوە، هەم کتێبی ئەو کتێب منیش، یعنی ئەمە دومین کتێبخانەی منە بەس هەردوو جار بە هاوبەشی. باشە، هاوبەشیەکە چۆنە؟ ئەمە یەکەم جارمان چاپێکەوتن لەگەڵ نووسەرێکا بکەم کتێبخانەکەی هاوبەشی بێت. ئایا خانمان بەم شێوەیە یاخود ترکە هاوسەرگیریەکەیت و ئەگەر هاوسەرەکەت یاخود کەسێک لە خانەوادەکەت برات وێ باوک بێت ئەوانیش خوێنەر بن ئەبێتر کتێبخانەکە بکەن بە هاوبەشی؟ من پێم وایە زۆربەی نووسەران ڕەنگە بە ئەندازەی خۆیان هاوسەرەکانیان مشتاقیان با بڵێم خوێنەر نەبن. ئەگینا من پێم وایە هەر کەسێک خوێنەر بە پێویستی بەوەی کتێبخانەیەکی هەبێ. من لەبەرەوەی هەرکە لاوەتەی لە مناڵیەوە ینی هەر لە قۆناغی با بڵێم چواری سێ و چواری ابتیدایی ئەوانەوە کتێب بخوێندەوە، هەر لەو کاتۆ کتێب هەبوو لە ماڵی ئێمەوە، چونکە بەر لە منیش براکەم هەر کتێبی هەبوو، بەردەوام کتێبی کڕیوە. بەڵام ئەوەی وات زیاتر وە ئەکا ئێمە کتێبخانەمان هەبێ، کتێبخانەیەکی گەورەش هەبێ و دەوڵەمەند بێ، ئەوەیە کە دوو کەس هەم نووسەر بن هەم خوێنەر بن. ئێترەمەوەکە بێگومان پێویستی بە کتێبخانە. باش، لێرە بانهێنیەکت پێ ئاشکرا بکەم کە هاوسەرگیریت کرد و هاتیتە ماڵی خۆت، چەند کتێبت لە براکەت شاردەوە بۆی بە شاراوەی بیهێنی بۆم کتێبخانە؟ شەڕمان بووە لەسەر کتێب، بە حیاتی شەڕمان نەبووە لەسەر هیچ شتێ، لەسەر کتێب شەڕمان بووە. مەسەلەکەش چی بوو؟ زۆر جار کە کتێبمان نەکڕی، مەسەلەن براکەم وەزیفەی هەبوو من نەمبووە، سە بۆی کڕیم وتمە فلان کتێب بۆی کڕیم، بەس کە هاوسەرگیریمان کارێکە ماڵی خۆی بوو، ئەمە ئێوە کتێبانە من کڕم، ئاخر من پێم وتوی بۆم بکڕ، من نەمتوانی بچم بۆ بەسا. کتێبەکەت هێنا یان پارەکەتی؟ ئەوەمانە کردنانە، پارەم نایەوەتۆ بە شەریکی. مەسەلەن هەبوو دوو بەرگ بۆ یەکە و بەرگێک هەبوو، وتمە باشە ئەوەیان بۆ من، کتێبێکیکە هەبوو مهم بوو ئەوەیان بۆ تۆ. ئیتر ئاوا بابەتی قەرز و پارەی لێ هاتووە. ئیتر ئاوامان لێ کرد. زۆر باشە. اینجا بێگومان هەمیشەم پرسیارە دووبارەیە بۆ میوانەکانم، ئەمە بزانم کە یەکەم کتێبی بڵین کە خوێندوانێتەوە لە ژیانی خۆیانە بیریانە؟ بەڵێ بیرمە. من یەک چانسم هەبوو هەر لە یەکی سەرەتاییەوە توانای خوێندنەوەم هەبوو، لە دوای نیوەی ساڵەوە دەمتوانی جەریدە بخوێنمەوە، گۆڤار بخوێنمەوە. باوکم زۆر متابعەی هینیە کرد، جەریدە و گۆڤاریە کرد، من ئەم خوێندەوە ئەو کاتیش. بەڵام لە 93 و ئەوانە لە قۆناغی سەرەتاییە بووم، لە چواری ابتیدائیە بووم، بیرمە یادی بەخێر ئێستاش ماوە، مامۆستا نووری جاف حالیەن تازە دۆزیمەتەوە بچم بۆ لای سەردانی بکەم، دەستەکانی ماچ بکەم بۆ ئەوی ئەو فێری کردم کە کتێبی خۆمم هەبێ. بیرمە داوای لێ کردین کە کتێبی چیرۆکمان هەبێت، باوکم منار لە بازار چوار کتێبی چیرۆکی بۆ کڕیم، ناوی دوانیم بیرماوە، چونکە وا بزانم ئەگە هەڵەنە ئێستاش لە ماڵی دایکم هەرماوە ئەو کتێبانە. یەکیان جەژنانەی ناوە چیرۆکە، دانەیەکی تر کڕێوەی ناو بوو، کڕێوەکە وەرجیادراو بوو. بیرمە لە پەڕە زەردەکان بوو، زۆر بچووکیش بوو، زۆر چێژمە برد کاتێک ئەوانەمە خوێندوانی. من لە تەقریبەن لە چواری ابتیدایی لە 93ەوە ئەو کتێبانم خوێندەوە. یەک لەو شتانە ئەوە بوو کە مامۆستا ئەیوت کە چیرۆکەکە خوێندەوە وەرە لای بلاکبۆردەکە، تەختە ڕەشەکە، وەرە بۆمان باسکە. ئەوە قۆناغێکی تری بە مندا کە فێری ئەوە بم نەکرد کتێب بخوێنمەوە و ڕاگوزەر بڕوە، وەکو فێری ئەو بم چۆن بتوانم باسی کتێبەکەشکەم. شعر دەستپێک بوو لە کاتی خوێندنەوەت لەبەری خۆت شاعیرێکی دیاریت یاخود ڕۆمان یاخود چیرۆک؟ بەڵێ بە چیرۆک دەستم پێ کرد، بەڵام یەکەم ڕۆمان کە من خوێنمەوە وەکو ڕۆمان کە بیرمە، ئەم کتێبە بوو، هەرچەندە ئەوە نازم چاپی زۆر نوێیە،
بێسەرپەرشتان پێم وایە زۆربەی کورد خوێندێتەوە کتێبم ئاشنان پێی ئەمە لە 6 بدائیا بووم بەڵام بەر لەوەش من کتێبم خوێندوتەوە من کتێبی شعریم ئەخوێندەوە مامۆستا هێمنم ئەخوێندەوە ئەوڵا پەشێو بەخوێندەوە شێرکۆ بێکەسم ئەخوێندەوە هەژار مکریانی ئەخوێندەوە تەنانەت من لە پۆلی 6 سەرەتایی بووم هەموو ڕۆژێک شعرێکم لە مەکتەب کە جاران لە گۆڕەپان هی نەکرای ڕیز دەکراین دواوی دەمشای دەست و ئەوانیانە کردین پاک و خاوێنی و هەندێک ڕێنمایی ئەیوە چێ گۆرانیەگەڵێ چێ شعرێکڵێ هەمیشە دەستێکم هەڵاوڕی ئەچم شعرێکم ئەخوێندەوە شعری ئەو چوار شاعیرەی کە باسم کرد یادی هەمویان بەخێر تەمەنی ئەوڵا پەشێویش هەر درێژ بێت کە ئەویان ماوە من بەردەوام ئەم جۆرە کتێبانەم هەبووە خوێندومەتەوە بە تایبەتیش ئەوانە زۆر زەبراکەم سزلی براکەم هەو بەدزی سیرمە کرد دەفتەر سجل هەبوو جاران هەموو ئەو شتانەی کە بەلاوە گرنگ بوو شعر بۆچی ئەی نووسیەوە لە پشتی دەفتەرەکە منیش ئەچم بۆ خۆم بەدەستی خۆم ئەم نووسیەوە لە مەکتەب بخوێندەوە چ کتێبێک زۆر چاوەڕێت کردووە تاوەکو بیکڕیت کتێبێک هەیە زۆر چاوەڕێت کردێت وەڵاهی بیرم نایەت چانسی ئەوەم هەبووە لە بەرەوەی کە پێشترش باسم کرد براکەم خوێنەر بوو هەر شتێکم ویست بێ ماڵی ئاوا بێ کە هەرچی مەوت هەر باوەڕ کە ئەگەر پارێکی باشی نەبوو هەر بۆی پیدا کردمەوە کتێبانە کتێبی بۆ ئەهێنام لە لای برادری دیکە و ینی بەردەوام چانسی ئەوم هەبووە کە کتێبم هەبێت لە چ قۆناغێکە ئاشنا بوویت بە بڵێم ڕۆمان و هەروای تر هاتیتە نێو دنیای شعرەوە بۆ خوێندنەوە بۆ خوێندنەوەی شعر وەک باسم کرد هەم ڕۆمانەکەش هەردووچی لە 6 سەرەتاییە بوو ئاین تقریبا لە 12 ساڵیە من خەریم جارجا و ڕێنەی خۆشم ئەنووسیەوە لە 6 بدایی چکە کاریگەری دروستە کرد لەسەرم بەڵێ هەر لەو کاتە من خوێندمەتەوە لەگەڵ کاریگەریەکانە ئیتر یەکەم کتێبی خۆت کەی نووسی یەکەم کتێبی شعری چونکە کاریگەریەکان ئەبزام زۆرن کاریگەریەکان زۆرم باز بەڕاستی زۆر درەنگ من کتێبی خۆم هەبوو بەر لەوەی کتێبی شعریم هەبێ من نامەی ماستەرەکەی خۆم کرد بە کتێب بەزانکۆ گەشە پێدانی کۆمەڵایەتی لە 2022 لە 2023 ئەمە بەرهەمی 20 ساڵی تەمەنیم لە 2004 تا 2024 ئەو کاتە شعری زۆرم فەوتاون بەڕاستی کە نەمتوانیوە بەداخەوە لەگەڵ ماڵ و گواستنەوە و ئترۆنیا زۆر لە تێکستەکانم بەشێکی فەوتان بەس ئەوانە بەرهەمی 2004 تا 2024 کاتەوە یەکەم بەرهەمی شعری تۆیە باشە ئەبینین کە زۆر جار هەیە لە هەندێک لە کتێبخانەکانە سەرچاوی جیاوازە بینم بۆ نمونە لێرە سەرچاوەکان بە زمانی عەرەبیە بینم و لێرە بە زمانی ئینگلیزی و هەندێک جاریش هەیە بە زمانە جیاوازەکانی تر لەگەڵ ئەمانەیە لەگەڵ خوێندنەوەکانە بۆ نمونە بە زمانی کوردی زیاتر کە بە سەرچاوەکانە گەڕێت یاخود بە زمانە زیندوەکانی تر بۆ خوێندنەوە وەکو چێژ زیاتر بە کوردی ئەخوێنمەوە من بەڵام بۆ ئەوەی سێرچ کەم و لەبەرەوەی حکمی من مامۆستای زانکۆم بەحسمان هەیە بەردەوام بە دۆداچوورمان هەیە ئامادەکردنی بابەتمان هەیە بۆ زانکۆ ئەوانە بە عەرەبی و بە ئینگلیزی سێرچەکەم بەڕاستی بۆ ئەوانەش هەر ئەگەڕێن بەوانەش ئەخوێن بەس ئەوانە زیاتر بەشێکی لێرن بەشێکی تری بە PDF هەمە لەناو من بەڕاستی کتێبخانەیەکشم هەیە لەناو ئەلکترۆنی لەناو کۆمپیوتەر یعنی کتێبێکی زۆری تایە ئەویش کام بەشە لە کتێبخانەکە ئەبزانوەکو تاکی جلوایە کاڵێ خانمان بەشێکی زۆریە بن و بەشێکی زۆر کەمیشیێن بە هاوسەرەکانیان کام بەشە دیاوە بە هاوسەرەکەت وڵاتێکڵا لە بەرکەڵامان زۆر بە مشتەرەکی خوێنینەوە ئایدیامان زۆر لەک نزیکە چونکە ئەم خۆشی نووسەرە دکتۆر ئاراز عەبدولکەریم هەم شاعیرە هەم نووسەرە لێرە ڕزمان بۆی هەیە زۆر سپاس اینجا تقریبا زۆر مشتەرەکە بەس بەشێک لە کتێبەکان بریتیە لە مەسەلەی ئەدیان و ئەمانە قوڵبوونەوە و کۆمەڵانسی دین و ئەمانە زۆر بە قوڵی ئەمە زیاتر پێویستە بە هاوسەرەکەم چونکە ئەم زۆر قوڵە لەوە و ماستێرێکیشی هەیە لەم بوارەوە ئەم زیاتر ئەمانە خوێنێتەوە باشایی مناڵەکانت کامیان ڕێژکەی خۆتانیان گرتووە واللهی بە حکمی دوانە بچووکەکە تەمەنیان نەبوو بە 7 ساڵ کەم هی مناڵان ئەوانەی کە ڕستمی زۆرە و نووسینی کەمە ئەمانە خوێنەوە بەس کچە گەورەکەم خوێنەرێکی زۆر باشە بە کوردی ئەخوێنێتەوە بەس کەم زیاتر بە ئینگلیزی چ چیرۆک چ ڕۆمان زۆر و توانای نووسینیشی هەیە شارەکانی دایکی خوێنێتەوە بەڵێ ئەرە واللهی من و هی باوکشی خوێنێت زۆر جارینەکە بەگاڵتەوەڵێ باوکە تۆ شعرەکانت ئەو زۆر خوێنی تیا و شەڕی تیا و هیدایکشم هەر ئەڵێ سەما جا کچەکەم خۆشی نای هەر تەمەەن درێژ بێت چه هاوڕێکت زۆر نزیکە کتێبت لێبات کتێبم لێبات من خۆم کتێبەیەم بە ڕەفیقەکانم بەزە ببیهێننەوە بەڵام من یەک هاوڕەکانم یەک چانسیان هەیە زۆر کتێبەکەم بە دیاری بەس کتێبی خۆم نا ئەیکڕم و ئەیکەم بە دیاریان زۆرترین دیاری کە بەخشی بێتم
ئەمە وەکو کللتورێکە لای من کللتورە بەشەکە لە کەسایەتیم وەکو کللتور مەسەلەن بۆ نمونە هاوڕێکم هەیە ناویشی بێنی شاعیرێکی زۆر جوانە لە سلێمانی ڕەوان ساڵح بۆ نمونە جەژن کە هاتم بۆ لای پێشجەژن من دوو کتێبم بە دیاری بۆ هێنا کتێبەکانی نێو کتێبخانە بوویان بۆت کڕێ لە کتێبخانەکەم هەم بوو بەڵام بۆم کڕی و بۆم برد بۆ ئەوەی کتێبخانەکەت ناوە ناتوانێت بخوێنەوە بهێنەوە گەرێکی بەزەگە بمەوێت بۆ خۆی بێ ئەیکڕم بۆی باشە ئەگەر لێرە ئێستا بڵێم هەموو کتێبی نێو ئەم ژوورە ئەمێ بڵێم کە تەنها ئەم کتێبخانەی نیە بەڵکو لەمبەر و لێرەشەوە کۆمەڵە کتێبی زۆری لێ ئەگەر هەموو ئەم کتێبانە لێرە نەمێنن تەنها کتێب پێشنیارکەی بمێنێتەوە چ کتێبێک پێشنیارەکەی وەکو کتێب نابەز وەکو نووسەر ئەتوانم پێت بڵێم وەکو نووسەر مەسعود محەممەد نایان بە کەس کتێبەکانی مەسعود محەممەد نایان چەند کتێبی مەسعود محەممەدی وەڵی زۆرم هەیە بەوەی پێشنیاری ئەو نووسەرە دیاری کرد لە بەر کتێبەکان زۆرن کاتی هەبێ بۆ خوێندنەوە کتێبەکانی زۆرن بە عەرەبیشی هەیە بە کوردی کتێبەکانی زۆر تایبەتن پرسیاری زۆر جوان دروستەکە یەکێکە لەو نووسەرانەی نووسری زۆرمان هەنکە قسە ئەەکەن بێرن بەزە نووسینە تۆزێک لەرزۆک ئەنووسن من حەزم بە جەرائەتە مەسعود محەممەد یەکێکە لەوانەیە کە زۆر بە جورئەتەوە ئەنووسێت دەست لەسەر برینەکان زۆر بە جوانی دائنێت و ڕێگە چارەش دائنێت ئەوە جیاوازەکەیەتی لەگەڵ نووسەرانە بینێت چۆنە بینێت باشە لە کۆڵی تاڕادەیەک ئەچم بۆ زۆربەی کۆڕ و سمینارات و کۆنفرانساتی ئەدەبی و ڕۆشنبیری بەشدارم وەکو پەیوەندی زۆر نزیک لەگەڵ چەند نووسەرێک پەیوەندیم هەیە بۆ نمونە دکتۆر نەوزاد ئەحمەدە سۆت هاوڕێکی بە ڕێزی منە زۆر ڕێزێکی تایبەتی هەیە هیچ کتێبێکی نییە دەستم کەوێنێ فێرمەوە ڕێبوار سیوەیلی بە هەمان شێوە و هەردووکیشیان زۆر کتێبیان پێبەخشیوم لە کتێبەکانی خۆی ینی شانازی یەکەم کتێبەکانی ئەوان ینی زۆر بوونی هەیە لێرە بەڕاستی لە نێو کای ئەدەبیات و بەشیفکردنی کتێب و بەشێک لەو سەر چاوە گرنگانی کە هەیە خانمان چۆنە بینی لە ڕیزبەندە وەڵاهی هەیە وەکو دەنگی شعر زیاتر هەیە سەوکو ڕۆمان کەمە وەکو ڕخنەی ئەدەبی کەمە وەکو بوارەکانی کە کەمە بۆ نمونە من لە بوارەکەی خۆم بۆ نمونە کۆمەڵناسیە نامی ماستەرەکەمە ئەیکەم بە کتێب خانمان زۆر خۆ لەمە نادەن زۆر کەم من پێم خۆشە هەرچی مامۆسای زانکۆیەرچی توێژەرە بتوانانی توێژینەوەکانی خۆی لە چارچێک کتێبەکە بخاتە ڕوو وی بتوانانی هەمومان ئاشنابین پێی مەسەلەن من زۆر جار قسەیم کردو ئەڵێم چەند کەس وەکو من نامەکەی کردو بە کتێب کە من ئەوانەی لە پیاوەکانیشە زۆر نین بەس هەر زیاترە وەک لە ئافرەتەکە ئافرەتان زۆر کە من لەبەرەوە بەڕاستی لاوازە ینی بوونیان هەیە بە زۆر کەمە یادگاریت لەگەڵ کام کتێبەیە زۆرە واتە زۆرترین جار خوێندوتەوە یاخود بەردەوام دێڕەکانی لەبەر چاوتا بوون لە بیر و هەزار تا بوو تقریبا کەم تێکست و شعری شاعری گەورەی کورد شێرکۆبێ کەس هەیە یادی بە خێر نەمخوێن بێتەوە من هەموو جار قسەیەکەکەم ئەڵێم کە ئەچم هیچ ڕۆژێک نییە تێپەڕێ ڕەنگە ئەمە هەندێک خەڵک بە مبالغە وەریگرێ دێڕێکی شێرکۆ نەخوێنمەوە من لەسەر جێگاکەم حەزەکەم بۆ بزانم من کتێب لێرە ناخوێنمەوە لە خوارەوەش ئۆفیسێکم هەیە لە ژووری نووسنەکەشم چەندین کتێب هەیە بەڵام یەکێک لەوانەی زۆرترین کات هیچ ڕۆژێک بە دەگمەن ڕۆژەکە بێنەی خوێنمەوە ئەویش شعرەکانی شێرکۆبێ کەسە زۆری خوێنمەوە زۆر باشە اینجا بگومان لەگەڵ هاتنی تەکنەلۆژیایە لە ئێستایا بە تایبەت بۆ ئەم سەردەمە ئاماژەی پێکەم لە نێو مۆبایلەکەمانە توانین لە ڕێگەی PDFەوە هەر لە کتێبێک بمانەوێت زۆر بە ئاسانی وەریگرین و بشی خوێنینەوە چێژەکە جیاوازی هەیە؟ بەڵێ زۆریش من هەر ئەوە یەکەم پرنت یەکەم مەگەر ئیلا بۆ مەسالەی توێژینەوە بەکاری بێنم بۆ توێژینەوە تۆ جار هەیە پێویستە بە دێڕەکە سەیری ئەەکەی بە خێرایی بزانین لەکوێ پێویست بێت اقتیباسێکە یان بیرۆکەیەکە وەریەگری و دای ڕێژی ئەگەر نە ئەوی دیکە من هەر هەمووی ڕەنگە پلێرە پیشانم نایبن لەناو ئەم ڕەفان دۆڵابانەی خوارەوە هەیە زۆربەی ئەو کتێبانم بە شێوەی نەمتوانیەوە بە شێوەی کتێبی بچووک ئاوا ڕایکێشم برنتیکەم هەمووی ئاوا گەورن هەموویم ڕاکێشەوە حەزم بە هین خوێندنەوەی سەر ئەوە نییە سەر شاشە بەڕاستی هەر چێژ لە هین وەرەگرم کاغەز وەرەگرم هەر بوونێکی هەیە ئەحساسێکی تایبەت دەهاتێ کتێبێکمان وایە اینجا لەگەڵ بابەتی نووسراوایە خۆت وەرگێڕاوە کەمیان زیاتر چێش ئەبینیت واتە هەردووکی بۆ نمونە ئێستا ڕۆمانووسێکی گەورەی وەکو جەبار جەمال غەریب من هەموو ڕۆمانەکانی خوێنمەوە باشە ئەم خۆی نووسەرێکی گەورەی کووردە مەسەلەن ڕۆمانەکانی بۆ نمونە میران ئیبراهیم
بە تەرجەمەکەشی بۆی کە وەرشی ئەجێرە بۆ نمونە بووکی جوولەکەی وەرجێڕاوە بەس من زۆر چێژە بەم زۆرترین هاوڕێم پێشنیازم بۆ کردم بخوێندنەوە وەرجێدراوەکان ئەوانەی مامۆستا ئازاد بەرزنجی تەرجەمەیانەکە زۆر چێژە بم دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد بەشێک لە کتێبەکانی مامۆستا عەزیز گەردی ینی ئەمانە نووسەران و وەرجێڕی گەورن بەڕاستی و بە ئەمانەتەوە کتێب وەرئەجێڕن ئەمانە ژەرا خوێنمەوە چکەمە پێویستمان بەوەیە کە ئاشنای کولتور و ئەدەب و ئایدیای دەرەوەش بین بەڕاستی خۆ ناکرێ هەر لە چوارچێوەی کۆمەڵگای خۆمانە بمێنینەوە قەدانیشتو یەک بە کتێبەکان بژمێری بزانین خاوەنی چەند کتێبی زۆرە نەوەڵڵا زۆر نەمژماردووە هەر بەس کاتی خۆی کە لە بەڵێن بەر لە هاوسەرگیریم دەفتەرێکم هەبوو هەمووی نووسیبەوە هەمووشم تەقیم کرد بەس وەڵا لێرە فریا ناکەین ماشەڵڵا کتێبەکان زۆرن بۆ هیوایم لە ئایندەیەکی نزیکیشا بتوانیت بەشێکی زۆری نان و ئەوانی کە نەتخوێندۆتەوە بخوێنیتەوە خات و شەرمینگیان زۆر سوپاس بۆ تۆ سوپاس بۆی کە میوانداریت کردین و کتێبخانەکەت پێ ئاشنا کردین زۆر بەخێر بێت زۆر سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تۆ سپاس